لە تەمیزکردنەوەی ئەم کەیسەدا بتوانن بێلایەن بن و بڕیارێکی دادوەرانە و مرۆیانە بدەن بۆ ئەوەی ئازادی خوازان ئازاد بکرێن و بە کەسوکاری خۆیان شاد ببنەوە. خۆ ئەگەر هەڵوێستان نەبوو ئەوە هیچ هیوایەک بە ئێوە نامێنێت و لە جەنێتی ئازادی خوازان دیگەلەکەماندا وەک گەندەڵکاران حساب دەکرێن. ئازادی بۆ ئازادی خوازان سەرشۆڕی بۆ ستەمکاران بەشێک لە خوێندکارانی زانکۆی سلێمانی. ئێستا پامێکی ترمانەیە خێزانەکەیان ئەگەر حەزەکەنەوە شوێنەوە بۆ با بێتەوە وەرە شوێنی خێزانەکەی کوا با بێت هەر بەلای ئەوانەی خوێنەوە کاکەیان لێرە نییە لەگەڵ پۆسۆ محیتیە. ئەمەش پەیامی خێزانی خێزان و کەسوکاری زینداوەکراوەکانە. یەک تۆز دایگرن. بەناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان بەیاننامەیەک بۆ ڕایگەشتی وەک دەزانرێت لە ڕێکەوتی سیانزەی هەشتی 2020 لە پرۆسەیەکی ڕەشبگیریدا بەدەیان چالاکوان و ڕۆژنامەنووس لە دەڤەری بادینان ڕەفێنران لە کۆتا جاریشدا لە ڕێکەوتی شانزەی 2021 پێنج لە دەستگیرکراوەکان بۆ ماوەی 6 ساڵ سزا دراون. ئێمە بۆ ڕایگەشتی ڕای دەگەێنین کە ئەم بڕیارە حیزبیە نایاسایی بوو هەر بۆیە دەست بە جێداوای ئازادکردنیان دەکەین لەبەر ئەم هۆکارانەی لای خوارەوە. یەکەم پرۆسەی زیندانیکردن و سزادانی چالاکوانانی بادینان سیاسی بووە نەک یاسایی و بۆ بێدەنگکردن و کپکردنی دەنگی ناڕازی ئەو دەفەرە لە پێناو پاراستنی نفوسی حیزبی دەسەڵاتدا بووە. دووهەم پرۆسەکە نایاسایی بوو چونکە بە شێوەیەکی ناشارستانی ڕفێنران و تا ڕۆژی دادگاییکردنیان بێبەش بوون لە مافی دیداری پارێزەرانیان کە ئەمەش دژی ئوسوڵی محاکەماتی جەزایی و یاسا کارپێکراوەکانی هەرێم و عێراقە و دەبوایە بەپێی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری و ژمارە 11 خۆپیشاندان مامەڵەیان لەگەڵ کرابایە. بەڵام بەداخەوە بەپێی مادە یەکی ژمارە 21 تێکدانی ئاسایشی نەتەوەی مامەڵەیان لەگەڵ تاکرا. سێهەم میکانیزمی بەڕێوەچوونی پرۆسەکە پڕ لە پێشلکاری بوو چونکە زیندانی کراوان لە دادگا ڕایان گەیاندبوو کە لەژێر هەڕەشەی خێزانیدا بوون و هیچ بەڵگەیەک بۆ تۆمەتەکان نەسێلمێنرا و تۆمەتەکانیان ڕەت کرانەوە. چوارەم ئەم دەستگیرکراوانە کەسانی مەدەنین و تەنیا داوای مافەکانی خەڵکیان کردووە سزادانیان مەترسیە بۆ سەر دیموکراسی و ناشرینکردنی هەرێمەکەمان. هەر بۆیە لە پێناو گەڕاندنەوەی متمانە بۆ هاوڵاتیان و شکۆ بۆ دادگاکان و سومعە و متمانە بۆ هەرێمەکەمان داوا لە دادگای پێداچوونەوە دەکەین کە هەرچی زووە ئازادیان بکات چونکە پرسەکە بوو بە پرسێکی گشتی لە ناوخۆی هەرێم و لە ناوەندە جیهانەکانی مافی مرۆڤ لە جیهاندا و نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمدا. هەر بۆیە ئازاد نەکردنیان ناڕەزایەتەکان بەرامبەر بە کابینەکە فراوانتر دەکات و متمانە و شکۆی هەرێم دەخاتە مەترسیەوە بەیانی کەسوکاری زیندانی کراوان.